تەنەتەوەیەک هەژمان بدەینەوەیە وتومە زمان نیشتیمانەکەشمانە. نووسێن یعنی ئێستا ئەسکەندەنافیەکان لەژێر کاریگەری زمانە لە کاتێکا وڵاتێکی سەربەخۆ و پێشکەوت و خاوەنی ئابووری ئەوانە. بەڵام بەنسبەت میلەتی کوردی ئێمەیەوە گرنگیدان بە زمانی کوردی گرنگیدانە بە پاراستنی وشوناسی نەتەوەی ئێمە. هەنگاوەکانی ئێمە لە پێناوی ئەمەدا زیاتر هۆکارێکە بۆ پاراستنەوەی نەتەوەیی تاوەکو زمان دەدەنا. هاتنی ناوی و سادم و کورتی بە تایبەتی ناوی طبعاً بەرهەمە ئەدەبیەکە بەڕێزان چەند گرنگە ناوڕۆکەکەی لەوە گرنگترە. تا تەمەنی 10 ساڵی تا 11 ساڵی لەو کۆناغەیە کە زمانی فراژوو دەبێت، کە زمانی دەپژێت، کە زمانی دەخەمڵێت.